سڵاوتان لەبێت بینەرانی شاشە ڕەنگینەکەی دیمەن تیڤی من دووبارە گەڕامەوە بۆلاتان لە پرۆگرامێکی تری مایکە سوورەکە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە دووبارە گەڕامەتەوە بە ناو فامیلی مۆڵ ئەمڕۆ دووبارە بە کۆمەڵێک دیاری و پرسیاری نوێەوە گەڕاوینەتەوە بۆلاتان من ئەمڕۆ ئەمەوێت لەیان بپرسم کە ئایا مانگی ڕەمەزانی ئەم ساڵمان نەورۆزی تێکەوتووە بزانم هاوڵاتیان ئامادەن لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز بچن سەیران و نەورۆزی خۆیان بکەن با بڕین فەرمە لەگەڵم بن. منم کچە جوانانم بینی لێرە ڕۆژ لە دایکبوو نیشانەی کامتانەوە ئیتۆیە یاخوات ئەمەنە درێژ بێ چۆنیت؟ باشم سپاس باشی زۆر سپاس مەمنون ڕۆژ لە دایکبوونت پیرۆز بێ ئیشەڵڵا هەزار ساڵ بی بگەی بۆی لە دڵتە ئیشەڵڵا ئینشاءڵڵا گەتاش. زۆر سپاس ناوی تۆ چییە؟ فاتیمە. فاتیمە خان ئەوانە خوشکی تۆن؟ نا خارزان منە. وارزای تۆن یێنەکەتە خوشکەزات؟ یعنی دایک و باوکی تۆ زۆر زوو زەواجیان کردووە. بەلێ. باشە با بشمەلایەوەنش چۆنی گوڵەکەم؟ باشم سپاس. باشی تۆ ناوی تۆ چییە؟ هێلین. گوڵەکەی من تۆ خوێنکاری یان خاتوونی ماڵیت؟ نە خاتی نەماڵێ. باشە زۆر باشە تۆ چۆنی؟ باشم سپاس. ناوی تۆ چییە؟ ڕیشما. ڕیشما؟ ڕیشما ڕیشمایانی چی هندی ئەم ناوە؟ بەلێ. کێ ناوی لە ناوی؟ وەڵام مەتە من. کێ؟ مات. یعنی پورت خوشکی باوکت دنیا خوێندکاری تۆ؟ تۆ شەر لە ماڵی؟ بەلێ. زۆر باشە. ئێوە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بێردەیتان هەیە ڕسمی جوان بگرن ئەنجام میشتە پرسیارتان لێکەم ئەگەر زانیتان ئەبنە خاوەن خەڵات بۆ تۆش خەڵاتی تایبەتم هەیە لەبەر ئەمڕۆ ڕۆژ لە دایک بوونتە من خەڵاتی خۆم پێشکەش بەتەوەکەم باشە؟ زۆر باشە. بەزێەوە هیچ شتێکی خۆشم پێشکەش ناکەن؟ وەڵا ئەسنا. بۆ؟ ناوەڵا. لۆکتەیەکی خۆش بێ بەسەراتێکی خۆش بێ. وەڵا چن. یعنی ئێستا تۆ پوریەوانی؟ وەڵا خۆشە پورتانەوەها گەنجە. زۆر خۆشەونیە؟ زۆر باشە. چ شتێکی پورت زۆر بەدڵە؟ وەڵا هەموو شتێ. هەموو شتێک؟ بەلێ. زۆر باشە. ئەی تۆ؟ وەڵا هەموو شتێک. لە چ شتێکە زۆر عینادا یان بۆ نمونە بڵێ ئینکارە؟ وەڵا زۆر. عینادا؟ بەلێ. تووڕەیە؟ زۆر. وەڵا لە فەیسی وا دیار نییە. زۆر باشە. ئێوە هیچ خۆشم پێشکەش ناکەن؟ تۆ شتێکی خۆشم پێشکەش ناکەی؟ نا وەڵا. بۆچی؟ وەڵا ئاساشی مەتە. دەی تۆ شتێکی خۆشم پێشکەش ناوە. مایکەکەیان سوڕان دەلای تۆ. ئەزنستان. هیچ شتێکی خۆش نییە بەسەراتی خۆش لەگەڵ پورت بێیان لەگەڵ ماڵێ بێ ڕوویدا بێ؟ ناوەڵا. هیچتانە بیر نییە؟ نا. شەبام پرسیارەکەتان لێ بکەم مادەم. حەستان لە چ پرسیارێکە؟ لە چ شتێکە لە بچی بوارێکە زۆر باشن؟ بۆ نمونە کچە. وەرزشی بێ ئاینی بێ گشتی بێ؟ هەر گشتێکەتان لێکم باشە؟ ئەڵێت چەند پەلەوەر لە قورئاندا ناوی هاتووە؟ ژمارەیەکم پێ بڵێن؟ هەموویان سامت بوونە. یعنی بۆ نمونە کچە. پەلەوەر هەنگ چ بێژنە پەلەوەرێ؟ وەڵا سوزام. بۆ هەم مەڕ و بزن و ئەوانە؟ ئێ. باشە؟ ئەڵێ چەند پەلەوەر لە قورئاندا ناوی هاتووە؟ چەند؟ پێنجە؟ سەد؟ هەشتا؟ هێشتا وەرە خوارێ لە پێنج بۆ توێ سەد تۆ؟ سی. نا هێشتا وەرە خوارێ. چل. هێشتا وەرە خوارێ. حەفت. سێ پلیکانی تر سێ قاڵمەی تر بڕۆ سەرەوە. یازدە. دە. دە پەلەوەرە ئەو خاتونەیان زانی باشە؟ با من پرسیارێکی تر لەو دوانەتان بکەم ئەگەر نەتانزانی چاڵنجێکتان پێکەم باشە؟ پرسیارێکی وەرزشیتان لێکەم لەگەڵ وەرشە بینتان چۆنە؟ وەڵام باینەوەم گەوارد شێکمە مکایف پێنا ئەمنیش. باشە ئەو پرسیارتان لێکم ئەگەر نەتانزانی چاڵنجەکەتان پێکەم باشە؟ پرسیارەکەی من ئەڵێت باشترین گۆڵچی یاری تۆپی پێی مۆندیالی 2006 چ گۆڵچێک بوو؟ وەڵا سنێ نزانم. چکە ئەس من کایف وارد شوێنەوەت و ئازە لێ شەڕە زۆش نیمە. ئەی تۆ؟ وەڵاش. تۆش؟ سێرەکە بگۆڕە. نایگۆڕم چاڵنجێکتان پێ ئەەکەم باشە؟ بێ ئەوەی سێری مۆبایلەکەت بکەی پێم بڵێ ڕێژەی شەحنی مۆبایلەکە چەندە ئەگەر بە نزیکراوەیش بێ کێشە نییە.
هشتا و شش 86 ئەتوانین ببینین بەس ببینم 87 هیچ کێشە نییە من وتم ئەگەر بەرنزی کراوەیش بەر قبول بە تۆ چەند باڵانس لەناو مۆبایلەکەت هەیە باڵانسی مۆبایل تەلەفۆنکردن هەنگ چ بێژنەوە يعني شو؟ چەند باڵانس لەناو مۆبایلەکەت هەیە بۆ تەلەفۆنکردن سيم كارد يعني؟ هیچ هیچ دەنیا بۆمان تاقیب بکەرەوە بزانین هیچی تێدایە دەنیە بۆ ئێمە بە کامێرەی پیشان بدەین چونکی موبایل لەلم مۆبایلت لەلا نییە یا نیتە نیتە ئەی بۆ لە ساکەوانەڵی خوشکەوە ناکێشە نییە مشکلە نییە شتێکی خۆشم پێشکەشکە اي والله تسلم اي بس اشتون زانم نا والله باشە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون من خۆشحاڵ بووم ڕۆژ لە دایکبوونی تۆش پیرۆز بێ هەر لە خۆشییا بێ ئینشەڵڵا تۆ بوویت بە خاوەن خەڵاتێک لەلایەن ماکسەوە بۆ بڕی 15000 تو دەتوانانی بچی بازاری خۆت کرد لە ناو فامیلی مۆڵە خاتونجان تۆش لەلایەن فامیلی ساڵۆنەوە بوویت بە خاوەندیاری هەر لە ناو فامیلی مۆڵە دەتوانی بچیت ساڵۆنی خۆت لەوێ بکەیت و قژی خۆت لەوێ چاک بکەیت تۆش من بەدەست بەتاڵی لێرە ناڕۆم لە لای تۆ ئیندۆرگەیمان هەیە تۆ ئێوە دەتوان بچن کاتەکانی خۆتان لێوە بەسەر بەرن تەنها بۆ منداڵان نییە گەورەش دەتوانانی کاتی خۆی لێوە بەسەر بەرێت زۆر سپاس خۆشحال بین زۆر سپاس زۆر سپاس شتەیە زۆر سپاس دەستەکانتان خۆش بێت سڵاوت لەبێت سلام بخێر بێ زۆر سپاس سڵاوت لەبێت و خاتونجان باشم سپاس باشی زۆر سپاس خاتونجان ناوی تۆ چییە؟ میدیەمە مەریەمە مەریەمە ناوێکی خۆشە کێ ناوی لە ناوی باوکم باوکت بەڵێ تەمەنی درێژ بێ ئینشەڵڵا ناوی جەنابەت محەممەد کاک محەممەد ڕۆژانە بە چێوە خەریکی وڵا خەریکی کاسبی لەگەڵ مانگ ڕەمەزانە چۆنی وڵی باش و خراپین برسیتین و تێنیەتی زیاتر ئارێواڵە زۆر باشە ئەی خاتون تۆ لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله باشم الحمد لله تۆ برسیتین و ناوێت لە ماڵ نا والله الحمد لله لەگەڵ خواردن دروستکردن و جەوی ماڵەیە چۆنی والله باشم باشی بەڵێ باشە ئێوە شتێکی خۆش بۆ من پێشکەش ناکەن برێنچە لە وەختەی شتێکی خۆش بێ لە بینی هەردووکتانە ڕوویدا بێ لە حیاتانە برێنچ لە وەختەی نەهێتە بیر ئەی تۆ والله زۆر شتەیە بەس ئێستا هیچ لە فکرم نییە ئێستایشان لە بیر نییە باشە بام پرسیارێکتان لێ بکەم مەگەر زانیتەنەوە کاتاب نەخاون خەڵات ئەگەرش نەتان زانێ و کاتێمە پێکەوە چاڵنجەکەکەین باشە ئەڵێت ئاو لە سەدا چەندی ڕووی زەوی داپۆشیوە ئاسانکاری شتێدانە وەڵامێک بە من بڵێ منیش بۆت نزیکەکەم و ئەگەر هەو نەبوو سەروتر بوو پێتەڵم سەروترە خوارتر بوو پێتەڵم خوارترە هەتا گەینە حەدێکی وەسڵ ئاو لە سەدا چەندی ڕووی زەوی داپۆشیوە سەتا سی سەتا چل تۆ بیرێکی لێ بکەرەوە منەچمە لای خاتونەکەت بزانم و هیچ شتێک نازانێ ئەو لە سەدا چل وەستاوە بیری لێکاتەوە تۆ وەڵامێکم پێ بڵێ 150 نا بڕۆ سەرێ 6 بڕۆ سەرەوە 8 وەرە خوارەوە 7 یەک تۆز بڕۆ سەرەوە یەک دانە 75 هەفتە و پێنج ناڵم یەک دانە بڕۆ سەرەوە لە هەفتەیەکە دانێک بڕۆ سەرەوە کوعنی لە من تێ ناگەی تۆ آخر یەک دانە ئەها ئێستا هاوسەرەکەت وەڵامەکەی زانێ ئەفتاوی يعني دەری 5 ژمارە بڕۆ سەرەوە لەبە ئەوە گوتم 75 ناوتم یەک دانە بڕۆ سەرەوە إيه. هیچ کێشە نییە من پرسیارێکی تر لە تۆ ئەەکەم باشە باشە ئەوەیان با بۆ هاوسەرەکەت بێ بەڵام ئەوان بۆ تۆ ڕەنگەکانی پەلکە زێڕینە چەند ڕەنگە ئاسانکاریە زۆر ئاسانە ئەڵێ ئەوەشی لە جواب دەمەوە دەی هاوکاری بکە ئافت وەڵا هاوسەرەکە زیرەکە تۆ بۆ خۆت هیچ ناخوێنی یعنی خوێندنە تەواو کردووە ناوڵە
زۆر باشە کێشەنیە باشە مادەم وەرە پێشەوە وەرە لای من شتێکی خۆشم پێشکەشکەوە من ئەوها بە دەست بەتاڵی نەڕۆ باشە والله بريمت شتێکی خۆشم پێشکەشکە والله هیچ نازم دەنگیشت خۆش نێگۆرانیم بۆ بڵێ نا والله ئەی نوکتەیەک بەسەر هاتێک والله ئێستا هیچ لە مێشکم دانیە ئێستەیش لە مێشکردنیە یاری والله. باشە کێشەنیە دەستەکانتان خۆش بێ بەخێر هاتن بۆ فامیلی مۆڵ ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ زۆر سپاس هیچتان هەیە زۆر سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاس بەڕێزن تاوە دەستەکان خۆش بێ تۆ گوڵەکەم والله منیش دەرێمە زۆر سپاس بەسە قوم بەخێر هاتن زۆر سپاس کاک محەممەد تۆ لەلایەن نایکەوە بووی بە خاوەن $30 دەتوانێت بچی بازارەکانی خۆت بکەی لەوێ هەر لە ناو فامیلی مۆڵە گوڵەکەی من تۆش لەلایەن ئیندۆر گەیمەوە بووی بە خاوەن خەڵات دەتوان بچن کاتە خۆشەکانی خۆتان لێوە بەسەر بەرن سپاس دەکەم دەستەکان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاسی شاڵا سەرکەوتوو بن زۆر سپاس بەخێراتن دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنن سلااو لەوێ سلااو لە بەڕێزشت بەخێر بۆ فامیلی مۆڵ کەشوهای فامیلی مۆڵت پێ چۆنە چۆن ئەمڕۆ سەردانی فامیلی مۆڵت کردووە وڵا کەشواش خۆشە ئەوڕۆ پاش ڕۆژەشی بە ڕۆژی بوونی ماندی بوون هاتمێرە چەند کاتێک ئیسراحەتەکەم و هاتمە دەر لە ماڵێ یاخوا بەخێر بێ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی وڵا الحەمدولillah مانگەچی زۆر خۆشە لە فەست و کاتێکی زۆر خۆشە یعنی کەشوی هەوا زۆر لەبارە مانگەچ پیرۆزشتە الحەمدولillah وا لە نەورۆز نزیک ئەبینەوە خۆت ئامادە کردووە بۆی بەتەمای بچتە دەرەوە وڵی بەداخەوە نەورۆزی ئەم ساڵ لە ناو مانجی ڕەمەزانە هەرچەندە خەڵگار نەورۆزی خۆی دەکە بەس وەکو ساڵانی پێشترین لەبەرەوەی کە تەناو مانگی ڕەمەزان و خەڵک بە ڕۆژیە بەزی شاڵە نەورۆزیە دەکەین و ئاگریە دەکەینەوە ئیشاءالله بەتەمای بڕۆیت وڵی ئیشاڵە تا هەیە ئیشاڵە ئەگەر کەشوهەوە باران نەبی ینی لەباری بەڵێ دەچینەوە دەرێ باشە زۆر باشە فتاری خۆتان لەوێ ئەکەنەوە ئیشاڵە وڵی داکەم ئەگەر تەزرەش بێ باری بە بەفریش باری نەورۆزان هەر دەستە دەرێ والله زۆر باشە سڵاومان هەیە بۆی لێرەوە هەر لە هەولێر دانیشیت بەڵێ لە هەولێرش باشە پیشەی جەنا بچێ وەڵام من فەرمانبەرم لە محکەمەی هەولێرێ زۆر باشە ناوی بەڕێزت زانە کاک زانە شتێکی خۆشم پێشکەش ناکەی وڵی بەداخەوە داوای لێبرنەکەم لەو کاتە هیچ شەکم لە بیر نییە بۆچی لە بەستوا هاتنن هیچ شتێکی خۆش نییە بۆ نمونە لە کاتی دەواممە ڕوویدا بێ یان شتێک بە لە مشکە چقی بێما بێتەوە وڵی زۆر داوای لێبرن دەکەم لەو کاتە هیچم لە بیر نییە زۆر باشە بام پرسیار لێ بکەم مادەم ئەگەر زین دەو کاتە بیت خاوەن خەڵات باشە ئیشاءالله ئەڵێت پێش ئەوی پرسیارکە لێ بکەم لە چ بوارێکە باشی وڵی لە بواری یاسا باش یاسا سیار یاسایم نییە وڵە لەگەڵ وەرشا بینە چۆنە باشە وەسەتن سیار وەرشت لێ بکەم ئاتیادە پرسیارەکەی من ئەمڕۆ ئەڵێت باشترین گۆڵچی یاری تۆپی پێی مۆندیالی 2006 چ گۆڵچێک بوو باشترین گۆڵچی وڵی وەبزەم گۆڵچەکەی هەبژادەی ئیتالیایی بوو ناوی چیە ناوەکەی دەمەی لەبیر نایە بەزەم گۆڵچی هەبژادەی ئیتالیایی بوو ئەوکەم لە بیر نییە کەمێک بیر بکەرەوە نزیکت کردوتەوە بەس ناوەکەیم پێ بڵێ ڕاستەکەی لە یانەی یۆڤانتیش بوو وەبزەم بۆ فۆم بوو وا بزانی وڵی هەر بۆ فۆم بوو بەسام هەر بۆ فۆنە بەڵێ دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون یاخوا بەخێر بێ زۆر سپاس من خۆشحاڵ مەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن کاک زانا پیرۆزت بێت تۆ بووی بە خاوەن بڕی 25,000 دینار لە هۆم ئیستانبول هەر لە ناو فامیلی مۆڵ دەتوانین بچی بازاری خۆت بکەی لەوێ دەسات خۆشی زۆر سپاس هیوای سەرکەوتنە بۆ دەخوازم بەڕێزی زۆر زۆر سپاس سلااوت لەوێ سەلامەت بی خۆش بی سپاس بەخێراتی بۆ فامیلی مۆڵ بی سەلامەت بی چاوەکەمی کەشوهای فامیلی مۆڵت پێ چۆنە چۆن ئەمڕۆ سەردانی فامیلی مۆڵت کردووە بەخوای فامیلی مۆڵ خۆشە ئەم بەخۆم زۆر دێم زیاتر بۆ گەڕان دێم جەوەی خۆشە فامیلی مۆڵ پیشەی تۆ چیە ڕۆژانە بەچێوە خەریکی بەخوا بەخۆم لە شەرکەی کارم شەریکەی نەوتی داوامەکەم لەوەیە لەگەڵ ئەم مانگی ڕەمەزانەیە چۆنی لەگەڵ ڕۆژوا چۆنی تین و برسی هیچ نابێ لەخوای بە زیاد بی نەبرسی نەتێنی جەوەی زۆر خۆشە جەوەکی زۆر خۆشە فەسڵەکەمان هاتوتە ناو بەهارەوە ئیتر نەتینوتە نەبرسیتە ڕۆژی شکورتە و زوومە لاوانگەدا زۆر خۆشە لەم ساڵەکان پێ خۆشترە مانج ڕەمەزان مانگی ڕەمەزانمان نەورۆزەکەشمان ئێستا لە ناویەتی بەتەمای تۆ بچتە دەرەوە نزیکیشە بەخوا بەتەما بووم بەس لە بە ئەو لافا و باران شتەی زەحمەت بچم ئەگەر کەشوهەوا خۆش بوو کەشەوا خۆش بۆ تاکید دەچم
باشە فتارەکەتان لەوێکەنەوە ئیشاڵە ئیشاڵە باشە تۆ شتێکی خۆش بۆم پێشکەش ناکەی بەخوا سیارت لێ بکەم بەخوا تشتی خۆش دەزانم بەس لەو دەمە هیچ ناتە بیرم سبحان الله من لە هەر کەسێکە پرسەمەڵە شتێکی خۆشم پێشکەشکە چۆن ئەو ڕووی مایکە داماوەیان ئەکەوێتە بەردەمەوە سبحان الله مشکە فۆرماتە بێکیان بیر نامێت بەخوا ئەرێ وڵا بڕێک ئەوەیە ئێستا تشتی خۆش دەزانم بەس لەو دەمەی نایەتەوە بیرم باشە مادەم با پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زین دۆ کاتەبیتە خاون خەڵات باشە ئەڵێ ناوی خودای گەورە چەند جار لە قورئاندا هاتووە 11 زۆرە ناوی خی گەورە زۆر لەوە زیاتر لەناو قورئانی پیرۆزە هاتووە 99 هێشتا زیاتر 101 هێشتا زیاتر والله پرسیارەکەت بۆ بگۆڕم بەڵێ باشە با پرسیارەکەت بۆ بگۆڕم بۆی لە منەوە بوویتە خاون خەڵات ئەڵێت ناوی ئیبلیس واتە ناوی شەیطان چەند جار لە قورئاندا هاتووە دەجار 11 یانزە جار ناوی ئیبلیس لە قورئاندا هاتووە ناوی شەیطان یانزە جار لە قورئاندا هاتووە دەستەکان خۆش بێ زۆر بەخێر هاتێ مە خۆشحاڵ بووین خۆش بی سەلامەت بی ممنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن زۆر سپاس تۆ لەلایەن سنتەر پۆینتەوە بووی بە خاوەن خەڵات بە بڕی 15,000 دینار تۆ دەتوانین بچی بازاری خۆت بکەی هەر لە ناو فامیلی مۆڵ دەست خۆش سەرکەوتوو بن سەلامەت بی خۆش بیاخۆ سلااو لەبێ سلااو لێبێ بەخێراتی بە فامیلی مۆڵ سپاس خۆش بێ بەخێراتی سپاس مەمنون بەخێراتی بە فامیلی مۆڵ سپاس ناوی بەڕێزت ئەحمەد کاک ئەحمەد ئەی تۆ کاروان کاک کاروان لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنن کەشوهەوای ڕەمەزان و کەشوهەوای ئەم مانگەتان لەلا چۆنە فامیلی مۆڵ چۆن ئەبینن لەخوای بەزیاد بێ زۆر باشە ئەم ساڵ کەشەکەی هەندێک فێنکە ڕەمەزانەکە باش تێدەپەڕی الحەمدولillah بۆ خوا هیچ کێشەیەکمان نیە لەگەڵ داوامیش دەڕۆین هەر خۆی کاتەکە خۆش دێتەپەڕی چ پیشەی من ئەندازیارم ئەندازیاری خوێندکاری واتە تەواوت کردووە نا تەوام کردووە کردو زۆر باشە لە شتاقوەی تۆ منیش مهندسم مهندسی ڕۆژانە لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی لەگەڵ ڕۆژەکانە چۆن باشین هەر خەریکی شکاری و شتانەی ئێوە ڕەفیقیەکەن بەڵێ شتێکی خۆشم پێشکەش ناکەن شتێکی خۆش وەکوتی وەڵا بەسەر هاتێکی بینی خۆتان بێ کەتنتان پێکەوە کرد بێ الحەمدلله نیمانە و شانەمان نییە خۆی لە سەردەمی داخلی کە دۆشتانە زۆرە بەس ینی ئێستا شتێکی هەم بەبییر بێتەوە شتێکی عاشق ناکەم پێکەوە لە داخلی بوونە بەڵێ ینی ڕەفیقی ئەو وەختن بەڵێ لە مەرحەلەیەکەوە پێکەوەین 6 ساڵ لە ڕەفیقی یەکن ینی هیچ شتێکی خۆش لە بینتانە نەبووە چۆن نیە هەموو ڕۆژێک شتی خۆش و بەسەر هاتیوانە هەیە کەشفی ناگەین خۆشم پێشکەشکەنێوە نوکتەیەک بێ بەسەر هاتێک بێ باڕکەش شتێکی یان بەخیان نایە وەڵای یاگەنا بە چاوان یەکسەر پرسیارتان لێ بکەم فەرموو یەکەم نوێش کام نوێش بوو کە واجب کرا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم نێژی نیوەڕۆ پێم وابێ نوێژی عەسر نوێژی عەسر تۆڵی نوێژی عەسر تۆڵی نوێژی نیوەڕۆ لەو 200 یەکێکیانە پێم وابێ نیوەڕۆ بوو پێ دوانە بێ دڵنیابە دڵنیا بوو دڵنیابە کە نیوەڕۆیە من پرسیارم لە تۆ کرد باشە با پرسیارێکی تر لە تۆ بکەم یان با من تۆ چاڵنجێک بکەین پێکەوە باشە پێش ئەوەی چاڵنجەکە بکەین چ تەبیعەتێکی ڕەفقەکەت زۆر بەدڵە هەموو شتی چ شتێکی زۆر ناخۆشە لە لای تۆ وڵا هەم تەبیعەتی خۆشە الحەمدلله هەڵئەکانی لە هەموو بارودۆخێک و با من تۆ چاڵنجێک بکەین مادەمەوە ڕەفیقتە 6 ساڵە پێکەوەن حەزی لە چ خواردنێکە زۆر کفتە حەز لە کفتەیە ئارێ وەڵا خۆشتنی خواردن لای من باشە بە چ شتێک زۆر عەسەبی ئەبێ وەڵی درۆ بە درۆ عەسەبی ئەبێ وەیە هەموو کەسێک بە درۆ تۆڕە دەبێ ئەکیت با شتێکی تر بکەین وڵا چ چاڵنجێکیان پێ بکەم ئێستا منەمانە شتێکی سووک و ئازان و بڕەخ ئەوەی تێدا وەڵا لەو سوکتور ئاسانم نییە من دەڵێ ئەمە حازرین چاڵن جۆشتانە باشە تۆ سیفەتی بە سێ وشە پێناسەی ڕەفقەکەتم بۆ بکە 3 وشە 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 3
وەفا ڕاستگۆیی و با بڵێن کە خۆی بۆ تەرخاندەکانی فیداکاری فداكارة بەڵێ ئاروانە يعني صاحب موقفة صاحی مووقیفە ئەو کاتەی کە لە سەردەمی کە لە داخلی داوین ماشەڵە ئەو کاتە مەسەلەن بۆ منە بەسرە ها خواردن شتانە دروست دەکەی بۆ منە سرەی خۆم بۆ شتانە مادی بۆ مەشتێکی ها بووە هەر پێم دەگوت ڕێک هیچ مشکلەی نەبوو یعنی ئەوە وەکو شتێکی بەسیط ئەو سەردەمی داخلی ئەو شتانە ئێستاش ئەکید ئەگەر کەسێکی ئەوها باش نەبایە نەگونجابینە هەتاکو ئێستا هاوڕێتیمان بەرداوام نەدەبوو برادر ديني لسر برادريتي ئەکید هەر برادری باش نیعمەتە ڕاستەڕێ دەکاتن ئەکید ئەکید يعني إلا أو كساني كزور طبيعتيان ليكتري ونزيك بي زور يكتريان خوش بي أوانا برقي يكتري أقرب زەبەر وایە تو بسي وش بناسين بوبكا ئەویش وەفا و ڕازگۆیی فیداکاری نفسی خواردن لأنا تو ولا داخلي بەڵێ بەڵێ خواردنك زور خوش شێفی پیتزایە هەموو شتێک دەزانێتن بەس پیتزا هەموو داخلی خەنی کردو بە پیتزا والله زۆر باشە دەستان خۆش بێ من خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە با من پرسیارێکی وەرشی لە تۆ بکەم ئەو کاتە بەجێتان بێڵم پاڵەوانی یۆرۆی 2004 چتی پێک بوو یۆنان لە وەرزش باشی دیارە باشی زۆر باشی هەندەری چ یانەیەکی ئەو یانەی کریسیانۆی لێبی ئەو یانەیە کریسیانۆی لەبەی تۆ ریال مەدریت یعنی پێکەوە هەردووکتان لایەن یەکتیپن بەڵێ بەس ئەوە زۆر کەفی بە کریسیانیەتن ئێستا بۆ منە کەفی بە نەسڕێتن لە بەرەوەی کریسیان ئێستا یاری تێدا دەکا بەس من ریال مەدریتەوە یەکەمە یعنی ئێستا تۆ ڕیال لە هەر چی یانەیەک بێت تۆ شت لایەوە بەڵێ بەڵێ بەس تۆ عیدی ڕیاڵی من هەر ریالم تەمەشای گەمەی باشەونش دەکەم دەلێم نەکو ئەه بدۆڕێ با چێژ لە دۆڕانەکەی وەرگرم باشە دەستەکانتان خۆش بێ وەڵامەکەت زۆر ڕاستە گەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن عفو پیرۆزە بێت تۆ بووی بە خاوەن خەڵات لەلایەن نایکەوە بە بڕی $30 دەتوانانی بچی بازاری خۆت بکەی هەر لەناو فاملی مۆڵە لە فاملی باربێر تۆش دەتوانی بچی سەر و قژی خۆ چاکەی لەوێ هەر لەناو فاملی مۆڵە سپاس دەستان خۆش بی سەرکەوتە بن بە هیوای بەردەوامی مەمنون دەستەکانت خۆش بێ سلااوت لەبێ خاتونجە سلام سەر چاو بەخێر سلااوت لەبێ سلااوەڕێز هاوسەرێکی زۆر جوان پێکەوە ماشەڵاتان لەبێت چۆنە سەردانی فاملی مۆڵتان کردووە لەگەڵ کەشەوەی فاملی مۆڵتان پێ چۆنە ئێوە وەڵە زۆر جار دێین هەندێک تشتمانەویست لەبەرەوە هاتین ئێستاش بەڕاستی لەگەر ئەو کەش و هەوای ڕەمەزان زۆر خۆشە و هادە ئیشە هەست دەکەم کەمتر خەڵکیشی لێ زۆریش قەلەباڵغ نییە بەپێی کەش و هەوایەکە ئەمڕۆ هەندێک چۆڵترە چکە بارانێکی بەخۆر ئەباری لە بەڵێ بزەبت بزەبت بارانەکە جاویشی خۆشتر کردووە لەگەڵ ڕۆژ و مانگی ڕەمەزانە چۆنن بەردەوامی لەگەڵیە ڕۆژانی تایبەتن مرۆڤ هەستێکی تایبەتی هەیە بێگومان وەک مانگەکانی تر نییە شاوانیشی جیاوازە نەک تەنها ڕۆژەکانی مرۆڤ بێگومان لەبەر ئەو هەستانە هەستە تایبەتیانەی کە لە ڕەمەزان هەیە ڕەنگە بیر لە هەندێک بابەتی قوڵتر بکاتەوە نەک بابەتە ئاساییەکانی ژیان بەگشتی هەستێکی جیاواز و خۆشە چ پیشەی تۆ من مامۆستام تۆ خاتونجان منیش هەروە خەڵکی کوێی تۆ من کەرکووکیم تۆ پێما بێ زمانەکە جیاوازترەوەیە بەڵێ لە قسەکردنی دیار و ئەو لەهجەی کەرکووکیە تۆش پێم وابێ لای بادینانی بەڵێ ڕاستە من لە دەڤەری مێرگە سۆرم زۆر بەخێر بێن یاخوا بەتەمان زۆر سپاس مەمنون مانگی نەورۆ ینی لەناو مانگی ڕەمەزانە نەورۆز کەوتوتە ئەو مانگەوە ئێوە بەتەمان بچنە دەرەوە ئەمساڵ واللهی نەورۆز بکەن ینی بەڵێ بێگومان لەمان عادەتەنە لە منتیقی خۆمان کۆ دەبینەوە لەوێ ئاگەر هەڵدەکەین و هەموو برا و خوشک و لە لایدا کوبا من کۆ دەبینەوە هەر لەوێرە ڕێوەڕاستمک دەکەین ئاگرێکی گەورە دروست دەکەین و ئیتر هەندێک جار خۆمان باز دەدەین بەسەر ئاگرەکە و هەندێک لەوانە گۆرانی و شاهی و هەڵپەرکش بکەین لەناو مانگی ڕەمەزانە ئەمساڵ نەورۆزمان بەتەمان بشنە دەرەوە نییە بەڵێ بێگومان شەخوا کاتێکی خۆش بەسەر بەرن ئینشەڵڵا هیچ شتێکی خۆشم پێشکەش ناکەن ماشەڵڵا تو زۆر نازداری شتێکی خۆشم پێشکەشکەن
والله چی مثلا هیچ بەسەراتێکی خۆشی بینی خۆتان بێ بۆ نمونە لە ناو تەڵەبەکانتانە شتێکی خۆش ڕوویدا بێ بۆم بگەڕنەوە لەناو تەلەبەشت زۆر ڕۆدا شتێک لەبیر نییە بۆمی بگەڕیتەوە تۆ والله ئێستا لەم کاتەیە هیچ شتێت بۆ کردبوو ڕۆژی لەدایکبوونی مامۆستا بوو ئیتر ئەگەر مامۆستا خۆی باس کە چووم پۆلی خۆم بوون یعنی من ڕابەریانم وتیان مامۆستا ڕاوەستە خاوێنەکەینەوە ژوورەکە خاوێنەکەین جارێ تەواو نەبووە وتم من جاستەکەی کات خاوێنکردنەوەی یەکەم دەرسم هەبوو دوایی وتیان نا من تووڕە نابم ئەوها بە ئاسانی سوپاس مەمنون وتم باشەکەی چەندێکتان پێچێ وتیان دوسێ دەقە چاوەڕوان بە وەڵی تر دەرگاکەیان کردەوە و وتیان چاوت داخە دیتم قوتابیەکەم کێکەکەی بەدەسەوەیە هەمویان دێنە پێشەوە و پیرۆزباییم لێکەن و ئەو پۆلە پۆلێتریش ڕاستی هەمویان ئەوانەی کە دەرسیان پێدەم هەر هەمویان سوپرازیان کردم من درێژ بە یاخوا مامۆستاییان زۆر سپاس مەمنون پرسیارتان لێ بکەم زانیتانەوە کاتە بنە خاوەن خەڵات ئەگەر نەشتان زانی چاڵنجێکەکەین پێکەوە باشە ئەڵێت هاوڵانی ئەشکەوت ماوەی چەند ڕۆژ لە ئەشکەوت خەوتن چەند ڕۆژمانەوە چەند ڕۆژمانەوە ڕۆژەکان ئاخر خلافی لەسەر هەندێک بەڵێ پێم بڵێن ئەگەر هەو بوو ئەڵم هەوا ئەگەر هەیش نە بۆڵم ڕوونە زیاتر باشە ئەگەر خواریش بەڵم وەرنە خواردتر خۆی وایە یعنی وە بزانم گفتوگۆی لەسەر هەیە کە ژمارەکە چەندە خلافی لەسەرە بەڵێ ژمارەیەکەیە کە هەومان کۆپین لەسەری ئەو ژمارەیە چەندە ئەگەریش نازانم بام پرسیارەکەتان بۆ بگۆڕم هەفشەوە هەشت ڕۆژ بوو بەڕۆژ چی پێڵم بە ژمارە بەڵێ با پرسیارەکەتان بۆ بگۆڕم با پرسیارەکەتان بۆ بگۆڕم چەندێ نووسن دوایی بە ئاگا هاتنەوە چەند لە ئەشکەوتەکە ماونەتەوە چەندێ مانەتەوە بەڵێ بەڵێ 309 ساڵ هەندێک دەڵێن 307 هەندێک دەڵێن 309 ئێستا وەڵامەکەم تا بڵێنەوە ئەوەی ئێستا بە خەیاڵم دێ بێگومەم ئاەتەکەشم لەوەرە بەس لەو ساتە بۆم ناوێت بەڵام پێم وە هەر 309 دەبێ ڕاست بێ مامۆستا وەڵامەکەی زۆر ڕاست 309 ساڵە من چاڵنجێک لەگەڵ تۆ بکەم بکەین ئەڵی چاڵنجە ترسێم نانە چاڵنجەکەمانەوە قورس نییە فەرموو بڵێ ڕۆژ و بەرواری هاوسەرەکەت ئەوە هیچ ئەزانیت یعنی من ئێستا بڵێم چەندە ببێ مجامە لە تو یەکسەرە بێ بزانی وایە کە چی چەندکەی لەدایک بوونی بڵێ بڵێ باشە چ ڕۆژێکی بۆ ئەو زۆر زۆر تایبەتە چ ڕۆژێک بۆ ئەو زۆر تایبەتە بەڵێ بەڵێ ئاسانم بڵێ نەورۆز زۆر لە لای تایبەتە هەتاکو لە نەورۆز هەدیەی بۆ من هێنا بەڵام زووتر پێمی بەخشی پێشکەشی کردم هەتا بۆ خوشک و منداڵ خوشکی و برای و هەر کەسێک بێت با بڵێن جەژن لە لای ئەو نەورۆزە لە لای ئەو جەژن نەورۆزە ئەو دوو جەژنەی تر هیچ ئەڵە جەژن من نەورۆزە خەڵاتیان پێدا پارەیان پێ بەخشێ ئیتر هەر هەدیەیەکی هەبێ لە نەورۆزەیدات ڕاستە ڕۆژێکی زۆر خۆشە ڕۆژی کوردی ساڵە ڕۆژی نوێبوونەوەیە ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر تایبەت و خۆشە بەڵێ بێگومان هەستێکی تایبەتە سەری ساڵێکی نوێیە و جەژنێکی زۆر کۆنیشە و جەژنێکی کۆنی کووردە هەر وەک حەسەن زیرەک لە گۆرانیە بەناوبانگەکەی دەڵێت جا بۆیە من حەز دەکەم ینی ئەگەر دیارەکەم هەبێ بۆ خۆشەویستان و بۆ ئازیزان برازاکان خوشکان بە تایبەت هەر لە جەژنی نەوڕۆز پێیان ببەخشم
تۆ بە سێ وشە وەسفی هاوسەرەکەتم بۆ بکە. بەژن ڕێک بەژن ڕێک واتە چییە؟ یعنی بەژن و باڵێ ڕێکە ئەوە؟ خاتون ماڵدار ماڵدار. چ سیفەتێکی هەیە کە تو زۆرت بەدڵە؟ بڵێ ئەو سیفەتە لەو هەیە من لەبەر ئەو سیفەتەی ڕێک ئەوم ئەوێت. خانمیەکەی خانمە بەواتای وشەیان. تۆ بە سێ وشە وەسفی ئەوم بۆ بکە چ شتێکی ئەوە زۆر زۆر بەدڵە؟ مەردایەتی، زۆر سەخیە و پیاوی ناو مەجلسە. باشی چۆن گەشتنەیەک؟ چۆن ئەتوان بۆم باس بکەن؟ شوکێکە تاوان لە زانکۆ دەستی پێکرد هەرچەند زانکۆ شوێنی زانستە بەڵامی تر شوێنی یەکتر ناسینیشە. خی گەور ئەوەی کردوتە قسمەت بۆی ئێوە بێگومان بەڵام دەتوانم بڵێم ناوی خۆم هۆکار بوو کە یەکتر ناسینەکە درێژە بکێش و کار بکاتە زەوە. تۆ چییە؟ من ناوم ئەمیرە. ئەمیر کاک ئەمیر هیچ شتێکی خۆشی بینی خۆتانم بۆ ناگەڕنەوە ئێستا ئێوە لە بینی لانی لە ڕۆژی زانکۆ هەتاوەکو ئێستا؟ هەموو ڕۆژێکی خۆشی بووە هەر لە کاتی زانکۆوە تا ئێستا کە شتێکی تایبەت هەبێ بێگومان ئەو ژوانانەی کە هەمان بوو تامێکی تایبەتی خۆی هەبوو بە تایبەت بێگومان بتۆرابوون و تۆرابوون و عاجزبوون نابێ بەڵام هەستەکەم هەردووکمان باش ینی زوو ئاش دەبینەوە و هەوڵیش دەدەن یەکتری ئاش بکەینەوە بۆیە تۆرابوونەکان زۆر دەرێژەی نەکێشاوە ئەوەی لە بینمان هەبووە چ گەورە بێ یان بچوو کێشەکە بەڵام ڕەنگە با بڵێن چەلەنجانەترین ئیشکە من کردبێ ئەوە بوو کە خۆم بەبێ ئەوەی با بڵێن ماڵەوە ئاگادار بکەم کە کچێکی ئەوها هەیە لەوانەیە من فکری هاوسەرگیریم لەگەڵی هەبێ خۆم سەردانی ماڵیانم کردبوو ئەوەی ماڵی خۆتان بزانن. بەڵێ بێگومان بۆ ئەوەی زیاتر بناسم ینی هۆکارەکە نیەتەکە ئەمە بوو لەوانەیە ئەوە شتێکی باش ئەوان چۆن پێشوازیان لێ کردی؟ لەوانەیە کەناڵەکەی ئێوەش یەکەم با بڵێن مەناسەبێک کە من ئەو قسەیم کرده بێت تێدا. خۆش بێ زۆر سپاس. باش ئەوان چڕەت فعلێکیان هەبوو چۆن پێشوازیان لێ کردی؟ پێشوازیەکە زۆر ئاسایی بوو بێگومان هەر کەس کە بەڕێز بێ بەرامبەریشی بەڕێزە بێت جگە لە ڕێز و احترامی شتێکی ترم نەدیت وەک دانیشتنێکی ئاسایی بوو با بڵێم 2 ساعت لەگەڵ بە تایبەت باوکی دانیشتم قسە و باسی ئاسایی و یەکتر ناسین بوو دەتوانم بڵم. چ خواردنێکی زۆر خۆشە؟ هەمووی ئەوەی لێکی زۆر تایبەت بێ برنج و گۆشتەکەی تایبەت بەڵێ. کەرکووکی وان ئەسراوە کە برنج و گۆشت و فاسۆلیان زۆر بەتامە. دەبێ پرسیارەکە لە من بپرسی. وایە بەڕاست. لای خۆمان وەک بڵێ ئەوان لای بادینانن لای سۆرانین ئێمە چ سیفەتێکی ئەوان چ شتێکی ئەوانت زۆر بەدڵەتەوە؟ واللهی زۆر باش بوون من کە چوومە ناویان یعنی ئەگەر بڵێم 11 ساڵ هەر لەو ناحەیە کە لەوێ بووم لە پیران یەک خراپەم لە کەس نەدیت لە هیچ کەسێک ئەتوانم بڵێم ئەمتوانی ئستەش لە خۆڕا بینم کە بچم لە دەرگای هەر ماڵێک بدەم و لەگەریان شەو بڵێم دێم لەگەرتانە خەوم ئەوەندە ینی جێی متمانن ئەوەندە مرۆڤن ئەوەندە ینی بەڕاستی وەسف ناکرێن. دەستەکانتان خۆش بێ من زۆر زۆر خۆش حاڵ بووم لەگەڵ ئێوە زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن
مامۆستا تۆ بووی بە خاوەن بڕی 25,000 دینار لە هۆم ئستانبول لە ناو فامیلی مۆڵ دەتوانین بچی بازاری خۆتی پێ بکەی خاتون جان تۆش لەلایەن لاڤین ڕۆس تۆ بووی بە خاوەن خەڵات جلوبەرگی ئافرەتانە دەتوانانی بچی بازاری خۆت مەمنون دەستەکانت خۆش بێ منیش زۆر خۆشحاڵ بووم دەستان خۆش بێ بەردەوام بن دەستەکانتان خۆش بێ قەناتی دیمان هەندێک جار لەسەر فەیسبوک هەندێک لەقەتاتم دیتبوو ئەو پارچە ڤیدیۆنانی کە دیتم بوو جوان بوون و ناوێکی جوانیشە ینی تەواو لە بابەتی کەناڵێکی تەلەڤیزیۆنی ناوێکی دیمەن ناوێکی جوانە ئینشەڵا هەر سەرکەوتوو بێ زۆر سپاس مەمنون من خۆشحاڵ بم لەگەڵ ئێوە یەخوا بەخێر بێن دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس من مەمنون بەڵێ بینەرانی شاشە ڕەنگینەکەی دیمەن تیڤ بە هیوام پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێ و بە هیوام نەورۆزی ئەم ساڵتان خۆشترین نەورۆز بێ ساڵی کوردی لە هەموو لایەک پیرۆز بێ هەتاوەکو پرۆگرامێکی تری مایکە سوورەکە هەر شاد بن بمێنن